حاڵتان لەبێت و بەیانیتان باش بەو هیواییکە تەندروست بن بەو هیواییکە شاد بن و بەیانیەکی جوانتان دەست پێ ببن. ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بن بابەتی زۆر ناوزۆر تایبەتمان هەیە بە تایبەتی ئێستا لە 165 خەڵکی هەموو جیهان بە ئاها بۆتان باسکەم کە بابەتەکان چین بەڵام گرنگترینەکەیان ئەمەیە کە لە 165 خەڵکی جیهان یا کەم خەون یا بێخەون. جا بە پێشکەوتنی زیاتری تەکنەلۆژیا کێشەکانی کەم خەویش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت. ئەم بەیانیە لەگەڵ پسپۆڕێکی دەرونی باسی کێشەکانی کەم خەوی و چارەسەرەکان دەکەین بۆی ئەم بابەتەمان هەڵبژاردە دەمانەوێت ئێوە تەندروست بن. وەرزشی ڕۆژانە گرنگێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. لە بەیانی 24 باسی ڕاهێنانی وەرزشی ئەەکەین لەگەڵ ڕاهێنەرێکی لەشڕێکی کە باسی وەرزشی ڕۆژانەمان بۆ کات و گرنگیەکەی بۆ تەندروستی بە. هەر لەگەڵ بەیانی 24 بمێننەوە ئەم بەیانێ بە چیرۆکی هونەرمەند و مەقامبێژێکی دیاری گەرمیان ئاشناتانەکەین کە دەنگێکی ڕەستەنی هەیە بەڵام و خۆی دەڵێ بەهۆی بژێوی ژیانەوە دەستبەرداری هونەرەکەی بووە ئێستا ئاژەڵداریەکە. بە بابەتێک دەست پێ بکەین کە لە زانکۆی دهۆکەوەیە کە لە نێو کەمپی زانکۆی دهۆک دەست بە پرۆژەیەکی فراوانی بەرهەمهێنانی کارەبا بە تیشکی خۆرکراوە و بڕیاریشەکە لە داهاتوو کارەبای کەمپی زانکۆ هەر لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە دابین بکرێت. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێکە کاری باشیان کردووە ڕەنگە لە سەرەتای مانگی ئابی ئەم ساڵیشەوە پرۆژەی بەرهەمهێنانی کارەبا بە تیشکی خۆر لە کەمپی زانکۆی دهۆک بکەوێتە کار. دروستکردن ئۆبجێ ئینانا پرۆژێ بەرهەمئینانا کارەبەیە گۆپتیرۆشکێن ڕۆژێ دێ کار کرد ئۆب تەمامبووناوەیە دێ 2 مێگاواتên کارەبێ بەرهەمئینیت. ئەپیەک ji mezintirîn projeyên bi kom yê berhemînana karebe pîşka rojê li êkce li ser astê Herêm û Iraqê tête hejmartin. Serpereştyarê vî projeyê dibêjin, proje et qonaxên dawiyê de ye û li demekî nêzik dikevîte karî. Proje me proje berhênana karebêş rojê ye. Teqrîben proje xwe wek am 10 megawat e ve 2 megawat em ê cêbecê dikin û tenfîz dikin. Ev projeş fandewê yan jî dema wê ji Îtîhada Ewropî rêga munazama UNDP da û rêya Muhafada Duhokê de tê cêbecê kirin. تقریبا نزدیکی 75 سده ما دماهی کینه پروژه خو انشالله بو مها دماهی که هیوا هشت سر هیوا نه دای شراده تمامی جبهه بید. اف پروژه ات ناوا کمپا زانینگه ها دهوک دهاتیه دانان و مفاداره یکیجیش پروژه زانینگه بخواه. وەکە گاڤەیەکێ کار li ser berhemînana 2 megawatên karebê tête kirin. Lê esas da proje berfirehtir e û eger bi timamî bête durustkirin, etşiyan daye 10 megawatên karebê ji vî projeyê bihêne berhemînan. وزا کارەبای دەتە زانکۆیە و طبعاً زانکۆ پێتیڤیە یا دوێ ژی جوورێ ئەvê وزەیەک و ئەvê تاقە کارەبایک و تێتە دان پرێکا حتاڤەیە زانیان ڕووناهیەیە وزا پاقژە ku to zanî bika dinê hemî berefendê veçîtin. Hêvîdarên ku yanî çi hikûmet bît, parêzgeha dihûkê bît yan munazemat bin harîkarî me bikin ku em bişên vî projeyê xwe dîmayîk bînin yanî 75 seda eva mayî jî em timam bikeyn. Ev proje ji piştevaniya darayîya êketiya Ewropa oşlayê her du kompaniyên Teknosat û Ama Teknolojiya Almanî bi bahayê milyonek û 974,000 dolaran tête bicihînan. Elmeha êkiya ev sala dest projeyê hatiye kirin û her çende
مەها 11 بۆ تەمامبوونا پرۆژەی هاتیە دەستنیشانکردن لێ ji ber rijdiya hikûmeta herêmê ku girîngiyeka zêde li ser zêdekirina demjimêrên kareba niştîmanî diketin, et hête çavarêkirin el destpêka meha Tebaxê ev proje bikevîte karî û dibîte handerek baş jî ji wê zêdekirina kareba niştîmanî. Mesûd Mihemed Kurdistan 24 Duhok. ئەم بەیانی ئەوانەی کە ئەم شەو خەویان نەبووە یا بێخەون ئەوانەی کە بێخەون و ویان گرنگە کە بزانن چۆن چارەسەری ئەم بابەتە بکەن. بێگومان هەمیشە ئەو کەسانی کە کەم خەون یا بێخەون کە بەیانیان هەڵەسن دایمە کێشەی ئەوان هەڵە ئەم شەو هەر نەخەوتوم یا ئەم شەو چەند جارێک لە خەو هەستاو جا بە پێشکەوتنی زیاتری تەکنەلۆژیاش بێگومان کێشەکانی کەم خەوی زیاترە بێت تۆ تاچتە ناو جێگە بە بەردەوام مۆبایلت پێە و ئامێرە زیرەکەکانت پێەیە بۆیە خەوەکەت شێوانێکی بەسەر دێت. بە گوێری تۆژینەوەکانیش هۆکارێکی کەم خەوی لە مرۆڤەکان پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرە زیرەکەکانە کەوا لە خانەکانی مێشکی مرۆڤەکات چالاک ببن ئەمەش ئەبێتە هۆی خەوزڕانن یاخود کەم خەوی. جا ئسترێس دوو دڵیش هەروەها کاریگەری خراپیان لەسەر خەوی مرۆڤ بێت. بۆ نمونە خوا نەخواسەکە خەمێکتە بێت یان سترێسێکت هەیە سبەینێ چاوپێکەوتنێکت هەیە لە شوێنێک بۆ کارێک بە تەمای وەرگیرێ یاخود سەفەرێگەکەی ئەمانش ئەبنە هۆکارێک کە سترێست هەبێت ئەمە یەک دوو نمونە بوو. جا ئسترێسەکان زۆرن کە بە هۆکاری جیاواز توش دەبێت وات لێکا کە تۆ ئەو شەوە خەوێکی باشت نەبێ بۆ ئەو کەم خەویە کاتیانە چی بکەین بۆ ئەو کەم خەویانی کە بە بەردەوام بە ڕۆژانە هەمانە چی بکەین یا ئەو بێخەویانی کە هەمانە دەمانوێت لەگەڵ پسپۆڕی تایبەت کە فەرهاد مەحموود چارەسەری دەرونی دەکات سەمیوان لە لای ئێمەیە ئەوە تەوەرەکەشمان بێگومان هەروەی کە باسی لەکەین سەپارەت بە کێشەکانی کەمخەوی و بێخەوی ئەوانێ بە خێراتی کاک فەرهاد. زۆر سپاس بانیتان باش بانی بینەرانیش باش سپاس هیوادارم هەمومان خەوێکی باشمان کرد بەو هیواج ئەم بەیانی هەڵسای خەوێکی ئەم تێر خەو بیتەوە چونکە کاک فەرهاد بێگومان ئەگەر خەوێکی باشمان نەبێت هەش کاژمێرەکەی خۆمان نەخەوت بێتین بۆ دووهەم ڕۆژ ئێمە چالاکیەکی باش ناتوانین ئەنجام بین جستەمان بێهێزە بێهێزرمان ئەوەندە تیژ نابێت بۆ نمونە ئەو کارانی کە ئێمە بە جستە ئەیکەین و بە مێشک ئەیکەین هەر هەمووی ئەتوانین بڵین خاوبوونەوەیەک بەخۆی ئەبینێ. جارە پێش هەموو شتێ بابزانین خەو چەندێک گرنگە ئەوەی کە من ئێڵم ئایا دروستەوەی کە تۆژینەوان ئێڵێن دروستە کە ئێستا خەڵک ئەترسێستا ئەگەر خەوێکی باشم نەبێ بێ ئەمڕۆ حاڵم چۆن بێ فەرموو. بەتاکید زۆر سپاس بۆیەوە بێگومان دەمەوێت لەو وتەوە دەست پێ بکەم کە باسی گرنگی خەو دەکا دەڵێ خەو وەکو زنجیرێکی ئاڵتون وایە کە جەستەمان و تەندروستیمان بەیەکەوە دەبەستێتەوە کەواتە خەو تەسیراتی ڕاستەوخۆی هەیە بەسەر جەستە و سەر دەروونمانەوە. بێگومان مرۆڤ یەک لە سەرسەی خەوی یەک لە سەرسەی ژیانی بەخەو دەباتە سەر کە ئەمەش گرنگی خەو دەردەخات وە خەو یەکێکە لە هەرە پێداویستە بنسینەیی و سەرەتاییەکانی مرۆڤ کە لەگەڵ هەوا و خواردن حسابی بۆ دەکرێت هەتا بە پێی توێژینەوەیەکی ئەمریکی بێ خەو گرنگترە لە خواردنیش دەڵێم ئینسان 21 ڕۆژ بەبێ خواردن دەتوانێت هەڵبکە و بژی و لە ژیاندا بمێنێتەوە بەڵام تەنیا دەتوانێت هەفتەیەک یاخود هەفتە و نیوێک بەبێ خەو بژی و دوای ئەوە دەمرێت بێگومان خەو پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە میزاجی ئینسانەوە ڕۆ خۆت باست کرد ئەگەر بێت و ئەو شەوە تێر نەخەوت بێت یاخود ئەو خەوە کوالیتیای کە پێویستە بۆ ئینسان ئەو خەوە تەندروستی کە پێویستە بۆ ئینسان تەواو پێرفێکت نەبوو بێ بێگومان میزاجی ئەو ڕۆژت تەواو نییە و تەرکیزت کەمە هەروەها هەندێک هەڵە ئەنجام دەدەی لە کارەکەتە بوون کەسەکە لە شوێنێکە دەوام دەکا هەڵەکانی بەبەراورد بۆ ڕۆژانە زیاترە کە خەوێکی ئارامی هەبووە یاخود کەسەکە شۆفێرە لەوانەیە تووشی چەند هەڵەیەک دەبێت هەروەها بێتەوە مەسلەی تەسیری هەتا تەسیری هەیە لەسەر پەیوەندیەکانمان بوونە کە ئەو ڕۆژەی میزاجت تاو نەبێت لەوانەیە لەسەر بەسیتنیشت لەگەڵ هاوکارەکەت هاوپیشەکەت تووڕە ببیت بۆیە خەو گرنگیەکی یەکجار بە سوودی هەیە هەروەکو باسیشت کرد لە پێشەکیدا ئەوەی کە کاریگەری هەیە بەسەر خەوەوە هۆرمۆنی میلاتۆنینە کە دەبێتە هۆی خەو هاتن و هەروەها پێدانی خەوێکی ئارام کە ئەمەش زیاتر پێویستی بە کەشوهەوایەکی تایبەت هەیە یاخود پێویستی بە
پێویستی بەوەیە کە لە جێوی ئینسان لە جێوێکی تاریکە زۆر باشە کاک فەرهاد با ئەوە بڵێن بێگومان من و کاک فەرهاد ئەو چەند خولەکەی کە پێشتر بینە لای ئێوەی بینەر باسی ئەومان کرد کە میلاتۆنین چەندە گرنگە جا دۆزی وەرگرتنی میلاتۆنین ڕەنگە ئەو هۆرمۆنە لە خودی ئێمەیە کە هەیە ڕەنگە هەندێجا ڕێژەکەی کەم بێت بۆ هەنێک کەس کاریگەری هەبێت بۆ هەنێک کەس نەیبێت بۆی کە بینەران بزانن کە میلاتۆنین چییە چۆن ئەتوانێت کاریگەری لەسەر خەو هەبێت و ئایا من ئەتوانم ئەگەر کەسێکم تەندروستم پێویست ناکات بە پزیشک بڵێم ئەتوانم میلاتۆنین لە دۆزی 5 میلیگرامێک بەکاربێنم یان ئەتوانم بە پێوەیە کە بزانم کە کارم لەسەر ناکە دۆزەکەی زیاتر بکەم بۆ کێ گونجاو بەکاری بێنێت بۆ کێ گونجاو نییە کە وەکو شێوەی حەب بەکاری بێنێت بەڵێ خۆی هۆرمۆنی میلاتۆنین عادەتەن لە هەموو کەسێکدا هەیە ینی شەوانە لە نوۆی شەوە دەست دەکا بە دەردانی کاتە سروشتێکی یاخود کاتە زیێڕینەکەی دەردانی هۆرمۆنی میلاتۆنین لە نوۆی شەوە دەست پێ دەکات بەردەوام دەبێت هەتاوەکو نوۆی ڕۆژ تقریبن بەشێکی ڕۆژ بۆیە عادەتەنەوە گوتم لە هەموو کەسێکی سروشیدا هەیە بەڵام ئەگەر بێت و کەسێک پێویستی بێ هەبێت بە حکومی و اختصاسەکەی من ناتوانم بە وردی باسی ئەو هۆرمۆنە بکەم دەکرێت دکتۆری تایبەت و بەڕاوێژی دکتۆری تایبەت ئەو کێشەیە چارەسەر بکرێت باشە کاک فەرهاد کەم خەوی یا بێخەوی مەرجە بچینە لای پسپۆڕی تایبەت بە دەرمان چارەسەر بکرێت یاخود ڕێکار هەیە بۆی کە چارەسەر ببێت خەوەکە زیاتر ببێت یان ئەو کێشەیە نەمێنێ خۆی تەوەرەکەی ئێوە زیاتر لەسەر کەم خەوی و یاخود بێخەوی خۆی بەعکسەوەش هەمانە عنی هەمانە زۆر دەخێت ئەگە باسی کەم خەوی یاخود تێکچوونی خەو بکەین بێگومان دەکرێت باسی بکەین بە سێ ئاست تێکچوونی خەوت کە پێی دەوتری ئینسۆمینیا ئەوانە کە بەشێکیەوەی کە دەچێتە سەر جێگا ماوەیەک لە ناو جێگا دەمێنێتەوە چەند جارێک لەسەر جێگەکەی ئەم لاو ئەولا دەکات تقریبن چارێکێک دەڕوە نیو سعات دەڕوە هەتاوەکو سعاتێکیش دەڕوە زاریوە خەوی لێ ناکەوە تا بە زەحمە دەتوانێت بخەوێ بەشێکمان هەن کە لە شەوانە زۆر خەبەریان دەبێتەوە تا خەوەکان زۆر پچڕ پچڕە و چێژ لە خەوەکان نابینن بەشێکی ترمان هەن کە بەیانیان زوو خەبەریان دەبێتەوە تا پێش ئەو تایمێک کە ئەوان مەبەستیانە خەبەریان بێتەوە یا بیاندانێ هەڵبستن خەبەریان دەبێتەوە بۆیە ئەمە دەکرێت بڵین شێوازێکی کاتی هەیە ئەگەر بێت و لە مانگێک کەمتر بێت یاخود پەیوەست بێ بە ڕووداوێک پەیوەست بێ بە سترێسێکی ڕۆژانە خۆت باست کرد پەیوەست بێ بوونە بە کەسەکە لەوانەیە ئیمتیحانێکی هەبێت هەڵسەنگاندنێکی هەبێت چاوپێکەوتنێکی هەبێت چەند شەوێک لەوانەیە ئەو کێشەی هەبێت بەڵام ئەگەر هاتوو لەو ماوەیەدا کێشەکەی چارەسەر بوو خەوەکەشی هاتەوە ئاستی زارانی ئەوە نۆرماڵەوە تا لە مانگێک کەمتر بەڵام ئەوەی کە من پێی دەوترێت نەخۆشی لە مانگێک بەرەو سەر یاخود بۆ چەند مانگێک دەڕوە کە ئەم نیشانانە بەردەوام بن ئەو هینەی ئاستەی باسم کرد یەکێکیانی تێدا مەوجود بێ ئەوە دەتوانین بە نەخۆشی دەستیشان بگرێت باشە بەڵام بیرمان نەچی یعنی ئەگەر هەندێک جار کەم خەوی خۆی دەبێتە نیشانەیەک لە نەخۆشیە دەرونیەکانی تر بەڵام خۆی نەخۆشی نییە خۆی نەخۆشیە ئەگەر بێت و بەڵام ئەو پێویستی بە تەشخیص و دەستیشانکردنێکی ورد هەیە بۆ ئاخۆ بزانین سەرچاوی ئەو کەم خەویی چییە یاخود هۆکاری ئەو کەم خەوی و خەوزڕانەی چییە ئەوە بە وردی دەبێت دەستیشان بکرێت پاشان ئەگەر بێت و ڕەبت بێ بە هۆکارە دەرونیەکانی تر بوونە نەخۆشی خەمۆکی نەخۆشی قەلاقی نەخۆشی فشاری پاش زەبری دەرونی یان ئەوانەی کە فشاری خوێنیان هەیە با بڵێن ئەو حەبانە وەرەگرن کە فشاری خوێنیان سادەینە سەر هۆکارەکانی لەناو هۆکارەکانیدا باسی ئەوە دەکەین بەڵام مەبەستم یانی ئەوە زۆر مهمە کە وەکو خۆی هەیە نەخۆشی خەو زڕان یاخود تێکچوونی خەو بەسەر بەخۆیی هەیە بەڵام پێویستە ئەو کاتە کە ڕێنماییکاری دەرونی یاخود چارەسەرکاری دەرونی و دکتۆری دەرونی ورد ئەو بارودۆخە دەستنیشان بکەن و لێکتریزیا بکەنەوە چکە لە چارەسەرکردندا جیاوازە بوو نەگە کەسەکە تێکچوونی خەوەکەی پێویست بە نەخۆشی خەمۆکیەوە پێویستە نەخۆشیەکە چارەسەر بکرێت لەوانەگە نەخۆشیەکە چارەسەرکە خەوەکەشی بێتەوە ئەگەر پێویست بوو بە تەمەنەوە بۆ نمونە کەسانی بە تەمەن ئەزانین زۆر زوو هەڵەسن و درەنگ ئەخەون یاخود خەویان زۆر کەمە دایمە گلەی ئەوەشەکەن و منداڵانیش بە هەمان شێوە دایک و باوک تا ئەیان خوێن و چۆنەڵەت زۆر ئازارمەیە زۆر عزیێتمە هاتا ئەخەوێ بەیانیش زۆر زوو هەڵسن کەواتە تەمەنیش لە کەم خەوی
تەمەەن تەسیری زۆری هەیە خۆی بە پێی قۆناغەکانی تەمەەن مەبەست ئاساییە چ تەمەنێک ئاوها بێ ئاساییە خۆی ئینسان کە لە دایک دەبێت بە بچووکی تاوردە لە قۆناغەکانی دەچێتە سەر و پێویستێکی زۆری بەخەو هەیە بوونە مناڵی لە دایک تازە لە دایک بوو دەبینی کاتەکانی شەو ڕۆژی زیاتر هەرخەوە دوای ئەوە لە هەرزەکاریە تا تەمەنی 18 ساڵ لی تقریبا 18 ساڵی پێویستی بە 8 کاتژمێر بۆ 10 کاتژمێر هەیە وردە تا قۆناغەکانی تەمەنی دەچێتە سەرەوە پێداویستی بۆ خۆ کەمتر دەبێتەوە وە خەوی ستاندار تقریبا لە کەسی پێگەشتودا لە بینی 7 سعات بۆ 9 سعاتدایە واتە بەڵام وە گوتمەوە شتێکی مەرزنیە لە هەموو کەسێکدا وابێت لەوانەیە کەسەکە ینی بە پێی کەسایەتەکەی بۆ ڕێهەندێکجار بە 6 سعات تێخەوی بەڵام ئەوەی باسی دەکەم ڕێژە ستانداردەکەیە کە پێویستە ئینسان ئەوەندە بخەوێت بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەنی ئینسان وردەوردە بەرەو قۆناغەکانی بە ساڵاتچوون دەڕوا دەبینی کۆمەڵێک هۆکاری فیسیۆلۆژی تر کۆمەڵێک هۆکاری دەرونی تر هەن کە تەسیر دەکەنە سەر کەم خەویەکە واتە بەتەنیا هۆکارێک نییە باشە ئەمە وتمان ئەگەر کەسەکە لە ڕووی فسیۆلۆژی و کاریگەری هەیە بەڵام ئێمە هەندێک جار هەیە خۆمان وا ئەکەین کە خەومان نەبێت سەری ئامێرە زیرەکەکانەکەین یەک دوو فیلم بە دوای یەکا سەیرەکەین جاری وایە کتێب بخوێنینەوە تا چەندێک ئەمە کاریگەری هەیە بۆی کە ئێمە تووشی زهایمەر نەبین لە بەرۆی کە خەو کە ئەچیتە ناو پرۆسەی خەوەوە ئەگەر مێشک بچێتە قۆناغی ئالفاوە ئیتر تەسنیفی هینەکانەکات بیرەوەریەکانەکات کەسەکان کە ناسیوتە ئەمڕۆ چیت کردووە مێشک ئارامە بتەوە ئەگەر ئەو مەجالەی پێ نەدەین ئایا مەترسیەوە هەیە کە تووشی زەهایمەر ببین؟ خۆی وەکو باسم کرد ئەو هۆرمۆنی میلاتۆنین کە کاتێکی هەیە مودەیەکی هەیە لەو کاتەیە دەردەدا دەست دەکا بە دەردانی کە تۆ ئەو کاتە نەخەوی ئەو کاتە زێڕنی لە دەست خۆمان دەدەین بێگومان بە پێی توێژینەوەکان دەڵێ ئەوانەی کە کەم دەخەون یاخود ئەوانەی کە بڕی پێویست ناخەون لە شەوانە تایبەتی ئەو زەمانەی کە باسم کرد ئەوانە معڕەضن بەوەی کە زیاتر تووشی نەخۆشی شێرپەنجە ببن واتە پەیوەندێکی ڕاستەوانە هەیە لە نێوان نەخۆشی شێرپەنجە و کەمیوەرگرتنی هۆرمۆنی میلاتۆنین یاخود توشبوون بە نەخۆشیەکانی فشاری خوێن هەروەها شەکرە بێگومان ئەمانە دەبنە هۆکار ینی ئەگەر بێت و کەسەکە بۆ کوالیتیە خەون بۆ ستانداردێک کە باسکراوە نەخەوێت خۆی ئێمە کوالیتیمانەیە کوانتیتیمانەیە ئێستا کوالیتی خەوەکە وەک باسم کرد لەو زەمانەی کە دیاری کراوە بخەویتە ئەو زەمانە بوونە 11 شەو 12 شەو ئەو کاتانە باشە بستە سەر جێگا شەشی بەیانی هەڵباشە بوونە کەسێک دەبینی دەڵێ من لە سەی بەیانیەوە خەوتومە تاوکو و سەی عەسر بەس دەبینیم هەر بێ تااقەتم کەواتە لێرەدا کوانتیتیەکەیە زۆر خەوتووە بەڵام ئەو بڕە پێویستنی ئەو بڕە پێویستەی کە دەبواە لە کاتە زێڕینەکەدا خەوتبە وەری نەخەوتووە من ئەگەر ڕێگەم بن دوا پرسیار بکەم ئەویش بەوەی کە یەکێک کە بخەوێت بۆ نموناڵە شەو قەیناکە درەنگ ئەخەوم لەبەرکە لە ڕۆژات سێ چوار جار بە پچر خەوتوم خەو ئەبێت وەکو بانکێک چاوی لێ بکە هەر کاتەکە ویستت بچی قەرزی لێوەگری لە ڕۆژاڵی یان خەوی شەو بە گشتی گرنگترە لە خەوی بە هیچ زۆرێک خەوی ڕۆژ قەرەبووی خەوی شەو ناکاتەوە بەڵام بە تایبەتی ئەگەر بێت و لە ڕۆژا مەجالە هەبێت لەوانەیە نیوەڕۆیان تقریبا نیو ساعت ساعتێک بە خەوی زۆر کێشەنێ بەڵام ئەوە نەسێتە لای عەسر چونکە تەسیرایەتی ڕاستەخۆی دەبێت بۆ خەوی شەو بەس پێشەوە ینی باسی هەندێک هۆکار بکەین کە لە ئێسادا بۆچی خەو بە گشتی خەوی تێکچووە ئامێرە زیرەکەکان یەکەکەن لەو هۆکارە ئامێرە شاشەدارەکان بوون ئایپادە هەروەها تیڤە موبایل بە شێوازە سەرەکیەکەی موبایل کە زۆر بەکاردەهێنرێ خۆی پێش وا باشە یەک ساعت پێشەوەی بیستە سەر جێگا بە هیچ زۆرێک ئەو ئامێرە شاشەدارانە بەکارنێت چکانە ئەمانە دەبنە هۆی وروژاندنی زیاتری مێشک و نەتوانرێ بە باشی بخەوێت و هەروەها ئەگەر باسی چارەسەرەکان بکەین بێگومان کۆمەڵێک چارەسەر هەیە بەڵام ئەوەی کە دەمێ باسی بکەم لە ڕێگەی ڕێنمایی دەرونیەوە کە کەسەکە دوای دەستنیشانکردنی حاڵەتەکەی ئەگەر بێت و حاڵەتەکەی پێویستی نەکات بچێتە لای دکتۆری دەرونی سەرەتا دەتوانێت بە ڕێنمایی دەرونی کۆمەڵێک شت ئەنجام بدات وەکو یەکێک لە تەکنیکەکانمان هەیە کە پێی دوو سلیپ هایجین ڕێخستنەوەی خەوێتی دووبارە کە دانانی تەوقیتێک بۆ خەوتن چونکە ئینسان سەعاتێکی بەیۆلۆجی جەستەی هەیە بوونە ڕادێت بوونە تۆ هەموو شەو دەی شەو دەخەوی شەشی بەیانی هەڵدەستی ئەمە زۆرێک لە تەوقیت وەردەگرێت لەش خۆی بەرمەجە دەکاتەوە هەروەها فیزیکیان یعنی ژینگەی
ژوورەکەت نە سارد بێ نە زۆر سار بێ گەرم بێ ینی جێوێکی وەسەڵ بێت چکە زۆر سار بێ شەو خەبەرت دەبێتەوە گەرم بێ ناتوانانی بخەوی هەروها ڕووناکی چکە وەک باسماکە میلاتۆنین لە شوێنی تاریکە دەدەێت نابێ ڕووناکایی هەبێت وەکو باسم کرد هەروەها مەسلەی هەندێک تەکنیکی تر هەیە تەکنیکی هەناسەدانی قوڵ بە تایبەتی ئەو کەسانی کە بیرکردنەوەی زۆریان بۆ دی بیرکردنەوەی زۆر و بێسوود دەتوانێت تەکنیکی کە هەناسەدان کە بەکاری بێنن چەند سوودێکی هەیە پێشخەوتن بوون لە تەکنیکی هەناسەدانی قوڵمان هەیە کە دەست دەخیتە سەر سنگت هەناسەیەکی قوڵ هەڵ نەبژی ماوەیەک لە ناو سیەکانتدا دەیهێڵیتەوە دواتر بە ئارامی لە ڕێگەی دەمەوە دەیدەیتەوە ئەمە چەند سوودێکی هەیە کەمیان تەرکیز کە دەخیتە سەر دیافراگۆ ئەو منتیقەیە تەرکیز دەخیتە سەر ئەو منتیقی و بیرت لە لای بیرکردنەوەیانت نامێنێ و هەروەها ئۆکسزیینی خاوێنیش دەنێری بۆ جسم و بۆ مێشک باشە دەستەکانت خۆش بێت فەرهاد مەحموود چارەسەرکاری دەرونی میوانمان بوو یەکێک لەو ڕێکارە ئاسانانەی کاتوانین بکەین لە بری ئەوەی کە کاتژمێر دابنین سعات ئەوەندە هەستین لەخۆ با کاتژمێر دابنین جەڕسمان بۆ لێ بدات ئەمە کاتی خۆ بڕۆ بخەوە دەستەکانت خۆش بێت سپاس دەکەینم بەیانی لەگەڵمان بۆ هیواییکە هاوڵاتیان خەوێکی باش و تەندروستیان هەبێت هیوادارین زۆر سپاس بۆ لا شارۆچکەی سمێلی سەر بە پارێزگای جهۆک کە سنتەری شارێکی شوێنەواری دۆزراوەتەوە لە سنتەری شار شوێنەوارێک هەیە لەوێکە دۆزراوەتەوە مێژوویە و مێژوەکەی بۆ 3400 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە دۆزینەوەی ئەم شارە شوێنەواریە بەهۆی دابەزینی ئاستی ئاوی بەندای مووسڵەوە بە گوێرەی ئەوەی کە شارەزایانی شوێنەواری باسیەکەن ئەم شارە سنتەرێکی شارستانی ئیمپراتۆرێتی میتانیەکان بووە. دیتنا باژارێکی مەزن و کەڤنارە گۆڤەتگەرە بۆ 3400 ساڵان بەرینەها ji çendîn balaxaneyan pêk tê. Senterê vî bajarê şînwarî li gundê Kemûna yê serbqeza Sêmêlê ve hatiye dîtin. Ew jî ji ber kêmbûna ava bendava Mûsil gobo mawê 40 salaya ev bajarê dîrokî li bin avê bûye. Bi gotina şînwarnasan, dîtina vî bajarî belgeyeke li ser şaristanî û dîroka Kurdistanê. کو او دیار کد کمیجیا کردات که ون دارول خوی هی کو وان شینوار ناس هبن کو اوجه هبن هر روز ابو خلک بیانی دیار کن کد کردات که ون دار میدیرو کا خوی هی گرینگیا خوی هی سیاست خوی هی گد نویسینا خوی هی دیت نوان تاویل دا وقت ابو مدیار کد کو وان کردا خوش دا نویسینا خو نویسی ابو مدیار کد کو اوایت کنترل سر دوره کو کنترل او سر و دوره کو یا چکرین افتابلیته او دی نویسان گرینگیا وان تکستا ابو ملت بیانی دیار کن کو کرجی خودان شارستانیتن خودان میجون خودان دست حالاتن. لگوری وان تکستن بسماری اف باجاره سنترک شارستانی گرینکی دولتا میتانی بویا. لسالا 1505 حتی 1305 پیش زاینه. و لگوری نقشا باجاری زور بالاخانه لحات ندیتن لگل کوملگاه کا پیش سازی و نیزیکی 100 تابوین بسماری. لگوری پیش بینین شینوار ناسان اف باجره بعد هجکا مزن لدورین سال 1305 پیش زاینه کاول بویا. کو گهکا مزن یا لگدانا برو بو ماشی بخود گریتن گلک کوچ کو تلاره دی بس کوچ که دیجی ملوره دیت بو که همی دیواره دوه هاتینا بویاغه هاتینا نخشاندن و اوه تشتی دگمن نابن ایلا دو باشرت گلک مازندا و امزانی نوی باجره زاخی که بشن 1505 حتی 1305 بری بونا عیسی علیه السلام حکمرانیت کرد توایا کردستانه روش آوا و بشین باشوری و من بشین باشوری ترکیاشی هرما کردستان خودان دیروک و شارستانیا کا کوناره و دیتنا جهن شینواری باشترین بلگنا سر دیروکا کردستانه و اف شینواری نهاویه که دوپاد دکن گو کرد هرد کوندا خودان دیروک و سیاست و نویسی نخوایا تایبت بون و چاوا دا صلات هبون لسر دوره.
هەڤرست ڕەجەب، کوردستان 24 دهۆک. بەپێی ئامارەکانی دەستەی ژینگە و وەزارەتی شارەوانی هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 12.4 لە سەدا کە هێشتا پێویستی بە زیادکردن هەیە و لەم کابینێش بێگومان بڕیار دراوە کە هەر پرۆژێک کە مۆڵەت وەرئەگرێت ئەبێ لە 125 سەوزایی بێ ئەگەرنا مۆڵەتەکەی پێنادرێت و ئەمە جگەلەوەی کە وەزارەتی شارەوانی ئامانجێتی ڕێژەی سەوزایی بەرز بکاتەوە بۆ 125 بۆ ئەوەی کە زیاتر بنەمەکانی ژینگە پارێزی جێبەجێ بکرێت. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە پلانێکی استراتیژی داڕشتەوە کە لە ڕێگەیەوە وەزارەتە پەیوەندیدارەکان پلانی پاراستنی ژینگە و بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی جێبەجێ بکەن. ڕۆژ بە ڕۆژیش ئەم ڕێژەیە لە بەرزبوونەوەدایە. وەزارەتی شارەوانی جگەلەوەی کە لە ڕێگەی ماستەر پلانی شارەکانەوە کار بۆ بەرزکردنەوەی ڕێژی سەوزایی دەکات، پلانی پشتێنەی سەوزی پارێزگاکانی یەکێکە لە ڕێگا گرنگەکان بۆ زیادکردنی ڕێژی سەوزایی. پێویستی شار لە هەموو شوێنێک پێویستی بە ڕێژەی سەوزایی دەبێت، بەڵام طبیعەت و ڕێژەکەی و شێوەی دابەشکردنەکەی لە شارێک بۆ شارێکی تر حتمما لەوانەیە وەک یەک دەرنەچن، چکم شارەکانمان لە ڕووی تۆپۆغرافی جیاوازیان هەیە، لە ڕووی کەش و هەوا جیاوازیان هەیە، لە ڕووی طبیعەتی خاک و خۆڵەکەی جیاوازی هەیە. حتى لە ناو شارێکیش ئەم حساباتانە ئەم دراساتانە دەبێ هەبێت. بۆ نمونە لە ماستەر پلان کە ئامادە دەکرێت، یەک لە فاکتەرەکانی کە دراسی بۆ دەکرێت طبیعەتی خاکەکەیەتی کە بۆ چی زۆرە ڕوەکێک، بۆ چی زۆرە گیایەک، بۆ چی زۆرە سەوزاییەک دەشێت. سەرۆکی شارەوانی هەولێر ڕێژەی سەوزایی لە پارێزگای هەولێر ئاشکرا دەکات و دەڵێت لە 180 زیاترە و ئامانجیشیان ئەم ڕێژەیە بگەینە 125 بە دروستکردنی باخچە و پارکینی و سەوزکردنی ناوەندی شەقامەکان کە پلانی وردی بۆ دانراوە بەدەیان باخچەش ئێستا کاریان تێدا دەکرێت. شاری هەولێر تاکو ئێستا ڕێژەی سەوزایی 180 نیوە کە ئەم ڕێژەیەش بەڕاستی کەمە سەرڕای ئەوەی کە زۆر کاری باش ابتدا کراوە، بەڵام هێشتا ئەو ڕێژەیە لە زمانی تمۆحی ئێمە نیە، بەڵکو دەبێتن ئەو ڕێژەیە زیاد بکرێتەوە و دارساندن و باخچە دروستکردن و ئەو بابەتانە زیاد بکرێتەوە. بەلایەنی کەم دەبێتن ئەم ڕێژەیە بکرێتە 125 بەپێی ئەوەی کە بەڕێبراتی نەخشدارانی ئاوادانی هەولێر کە بۆ گشتگەڕەکەەکانی دانایە، بەڵام مانای ئەوە نییە ئێمە لە 125 ڕابۆستینەوە ئێمە چاک دەزانینەوە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی مانای ئەوەیە ژینگەیەکی تەندروست بۆ هاوڵاتیانی خۆشەویست دابین دەکرێت. بەپێی ئاماری دەستەی ژینگە ڕێژی سەوزایی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 112.4 کە هێشتا پێویستی بە زیادکردن هەیە. دەستەی ژینگە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی شارەوانی لە هەوڵیەوەدایە هەر پرۆژەیەک کە مۆڵەت وەردەگرێت دەبێت لە 125 سەوزایی بێت. ئەوانەی پێشتریش کە بەو شێوەیە نەبوون پرۆسەیەکی تایبەتیان هەیە پێی دەگوترێت لە بری سەوزکردن. هەر لەو پرۆژەیەدا لە ساڵی 2020 6,000 مەتر دووجا بە کەرتی تایبەت لە بواری شارەوانیدا سەوزکراوە. پارک و ئەندازە و باخچەکانی ناوشار و ڕوبەری سەوزاییان بۆ نزیکی لە 19 ڕۆشتووە کە ئەمەش ڕێژەیەکی ستانداردی جیهانیە. ڕێناز سەعالی، کوردستان 24 هەولێر. جا هەر لەسەر بابەتی سەوزایی و ژینگە و پاراستنی ژینگەی ئەم هەرێمە جوانەمان ئەمێنمەوە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار باسی لە گرنگی پاراستنی ژینگە و پاک و خاوێنی شارەکانی کردووە کە ئەرکی هەموو هاوڵاتیانی کوردستانە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ژینگەی کوردستان بکەن، چونکە پاراستنی پاک و خاوێنی ژینگە پاراستنی ژیانە. سەرۆکی پارتی سەوزی کوردستانیش ئەڵێت کە گرنگیدانی حکوومەتی هەرێم بە ژینگە هەنگاوێکە پێشتر کەم بووە، ئەمە توانی بڵێن جێگای دەستخۆشیە و پێویستە هەنگاوی باشتریشی بەدواوە بێت. کۆبوونەوەیەکی گرنگی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. سەرۆکی حکوومەت لەبارەی زیادکردنی ڕوبەری سەوزاییەوە جەختی لە پێویستی و گرنگی زیادکردنی ڕوبەری سەوزایی لە شارەکانی هەرێمی کوردستان کردەوە لە پێناو دابینکردنی ژینگەیەکی تەندروست. باسی لە گرنگی پاراستنی ژینگە و
پاک و خاوێنی شار و ناوچەکانی کوردستانیش کرد. داوای لە هاوڵاتیانی کوردستان کرد بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ژینگەی کوردستان بکەن، چونکە پاراستن و پاک و خاوێنی ژینگە پاراستنی ژیانە. چالاکوانانی ژینگەش دەڵێن بەڵێ پاراستنی ژینگە ژیانە، بۆیە دەبێت هەر تاکێک لە خۆیەوە دەست بکات بە پاراستنی ژینگە. بێگومان ئێمە وەکو مرۆڤەکان سەرنجمان زیاتر لەسەر پێداویستە مادێ بچووکەکانی ژیانمانە کە لە ئەساسیاتە ئەگەر ژینگەیەکمان لەدەستدا لە ڕاستیە ئەگەر هەمومان گیرفانمان پڕپڕیش بێ لە پارە قیمەتی نییە، چونکە ئێمە نە هەوایەک ئەبێ هەڵی مژین، نە ئاوێکە بێ بیخۆینەوە، نە خاکێکە بێت کە کشت و کاڵی تیا بکەین و بەرهەمێکمان باتێ بە کورتەکەی ژینگەیەک نامێنێ. ئەگەر سەرنجی وردی ژینگەی هەرێمی کوردستان بدەین هەست بەوە دەکرێت و پاراستن و چاکردنی ژینگە زیاتر کار لەسەر هۆشیاری ژینگەیی کراوە. ژینگە پارێزی وەک گفتار دەرکەوتووە نەک کردداری گرنگ و پرۆژەی سوودمەند بە ژینگە، یان لایەنی کەم پارێزگاری لەو ژینگەی هەیە. سەرۆکی پارتی سەوزی کوردستان دەڵێت گرنگیدانی حکوومەتی هەرێم بە ژینگە هەنگاوێکە پێشتر کەم بۆ ئەم جارە جێگەی دەستخۆشی و پێویستە هەنگاوی باشتری بەدواوە بێت. ئەم بڕیاریکە دوێنێکە لەگە سەرۆکایەتی بڵێن لەگەڵ وەزیری شارەوانی و سێکتەرەکانی تری پەیوەست بە ژینگە لە حکوومەتە، ئەمە دێگای دڵخۆشیە ئەکرێ زیاتر حکوومەت پەلە بکات و لە خەمیا بێ، چکە لەبەرەوەی سەرئەنجام ئەم ژینگەیە پیس بێ تەئسیری هەیە لە هاوڵاتیەکەوە هاونیشتیمانیەک هەتاکو سەرۆکی ئەم وڵاتە. لە هەرێمی کوردستان هۆکاری پیسبوونی ژینگەی زۆرن، بە تایبەت زۆری ڕێژەی ئۆتۆمبیل و ناهۆشیاری هاوڵاتیان لە پاکڕاگرتنی ژینگە. کەمی ڕێژەی سەوزاییش بەشێکە لەو کێشانەی هۆکارن بۆ پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان. سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزارەتی شارەوانی و ڕایۆشکاران و بەڕێوەبەرە گشتیەکان و سەرۆکی شارەوانیەکانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئاماژەی بەوەدا کە پێویستە لە داڕشتنەوەی ماستەرپلانی شارەکان شێواز و پێکاتەی فراوانیان لە بەرچاو بگیرێت. مەرج و پێوەرە نێودەوڵەتیەکانی تایبەت بە ژینگە و تەندروستی و سەوزایی و خزمەتگوزاریە گشتیەکان لە بەرچاو بگیرێت. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. گۆڕانکاری ژینگە بە گشتی زۆر ئەتوانین بڵێین بەرەو خراپی ئەڕوات، لەگەڵ ئەوەشە کاریگەریکی ڕاستەوخۆشی لەسەر ژیانی ئێمە هەیە. جا بە تایبەتی ئەم خۆڵبارینانی کە ئەم ماوەیە دەیبینین کە لە وێنەی خۆی کەم بووە، کاریگەری زۆری هەبووە. یەکێک لەو کاریگەریانە خۆڵبارینی چڕی ئەمساڵ لەسەر بەرهەمی هەنگوین کاریگەری هەبووە، ئەوش لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەنگەوانەکان ئەڵێن کە خۆڵبارین بێگومان وا ئەکات کە مێشەنگەکان نەگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان، هاوکات کوالەتی هەنگوینەکەش بەهۆی خۆڵبارینەوە دائەبەزێ و وەکو هەنگوینی جاری جاران نابێت کە ساغ بێ و هەنگوینێکی تەندروست بێ. خۆڵبارین کاریگەری لەسەر کەرتە جۆراوجۆرەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان داناوە. هەنگەوانەکانی زۆرترین زیانیان لەو دۆخە دیتووە. ئەم ساڵ بەهۆی خۆڵبارین هەنگەوانەکان زیانێکی زۆریان بەرکەوتووە، خۆیان دەڵێن هەم بەرهەمیان کەمی کردووە و کواڵێتی هەنگوینەکەش دابەزیوە. خۆی عاجزە وەختەیەکە تەبیعات شتێکی گوێهین جوان نییە، ئەویش ممکنە لە نەوەی عاجزی لە خۆیان بینێت، هەتا عەجزیەتەکە، هەتا ممکنی هەز وەتە سەرکەندوی باسکە یەکسرە تێپیاتە، ئەوە نیشانەی ئەوەسەیە کە جەوەکەی بەدڵ نییە. سندیکای هەنگەوانەکانی سنە ڕایگەیاندووە خۆڵبارینی ئەمساڵ دەتوانێت 50 بۆ 60% بەرهەمی هەنگوین کەم کاتەوە، چونکە ئاستی بینینی مێش هەنگەکان کەم دەکات و بەشێکیان ناگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان، هەندێکیان بەو هۆیەوە گیان لەدەستەدەن. تەپ و تۆزی سەر گوڵ و گیاکانیش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کواڵێتی هەنگوینەکان دەبێت. خۆڵبارینەکە زۆر بووە و زەرەری بۆ تەبیعەت کولەن بۆ یاندار زەرەری زۆرە، وەکو هەنگ دیدی کەمەوێتەوە ئەو گوڵویا وەکو ئاسەڕێک کێشێ ئەوە لایەک خۆڵ تێرە بەسەریا بەڕەحەتی نەگەردەی بۆ گیرێت نەشەهدی بۆڵە گیرێت، دیدیشی
نامێنێ ئەو هەنگە ناتوانێت بدە درازێت بچێتە دوورۆ چووکە دیدی نییە ڕێ نایێرێتەوە بۆ سنۆکەکەی. ساڵانە تەنیا لە پارێزگای سنە 1030 تۆن هەنگوین بەرهەم دێت. بەشێک لەو هەنگوینەش بۆ هەرێمی کوردستان و عێراق هەناردە دەکرێت. بەڵام هەنگەوانان دەڵێن خۆڵبارینی ئەمساڵ وای کردووە بەرهەمیان کەم کات، ئەوەش کاریگەری لەسەر نرخەکانیش دادەنێت. جا باکەمێکیش باس لە وەرزش بکەین. چەندە وەرزش گرنگە هەمووان ڕۆژانە ئەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبینین، لە پرۆگرامە جیاوازەکان دەبینین کە باسی گرنگی وەرزشی ڕۆژانە ئەکرێت و گرنگیکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە. جا بە گوێرەی تۆژینەوەکان وەرزشکردنی ڕۆژانە بۆ ماوەی زیاتر لە نیو کاتژمێر کاریگەرێکی زۆر باشی لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها لەسەر لەشڕێکیش ئەبێت. هەروەها مرۆڤ لە چەندین نەخۆشی وەکو قەڵەوی و ئازاری جومگە و نەخۆشیەکانی دیکەی وەکو قۆڵۆن و زیادبوونی چەوری ئەپارێزێت. ئەمانە ئەوە جگەلەوەش با ئەوە لەبیر نەکەین کە ڕۆژ بە ڕۆژ کە هەروەکو چۆن تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە دەچێت و ڕۆژ بە ڕۆژ هەموو شتێک نوێگەری بەدوای خۆیان دێنێت، وەرزشکردنیش بە هەمان شێوە ڕەنگە پێشتر چەند جۆرێک لە ڕاهێنان هەبوو بێتن کە بۆ کەسەکاندا ئەنران بۆیکی کێشی لەشیان بێتە خوارەوە یا جۆری خواردنەکەیان چۆن بێت و بەکاری بێنن. بەڵام ئێستا دیارە ئەم پرۆسەیەش بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە و سەبارەت بەمە دەمانەوێت زانیاری وەربگرین ئەو بابەتە تایبەتانەی کە ئێستا هەن بەرەو پێشکەوتن ڕۆیشتون و ڕۆژ بە ڕۆژیش زیاتر گرنگی پێ ئەدرێت. ئەمە وای کردووە کە ئێمە زیاتر بمانێت قسەی لەسەرکەین گرنگی پێ بدەین با لەسەر شێوازە کۆنەکە نەبیت، چونکە ڕەنگە تۆ ئەو شێوازە کۆنانە درەنگتر بتگەنن بە ئەنجام، بەڵام ئێستا شێوازی نوێ هەم لە ڕاهێنانەکان و هەمیش لە خواردنەکان. بۆیە سەبارەت بەمە لەگەڵ پسپۆری تایبەتی خۆی قساکەین کا بەریبان حەتەم ڕاهێنەری لە شڕێکی لە ستۆدیۆ میوانی پرۆگرامان. بەخێر هاتی بەریبان، خۆشحاڵ بووم. بژیت هیوای بەیانێکی باشە بۆ خوازم بەیانێکی پڕزە لەش ساقی. بەریبان ئێستا بەسیەوەم کرد کە چۆن هەموو شتێک پێشکەوتنی بەخۆ بینیوە، ڕاهێنانە وەرزشیەکانیش بێگومان پێشکەوتنیان بەخۆ بینیوە. ڕەنگە ئێمە کەسێک وەرزشەوان بی ماوەی چەند ساڵێکە وەرزشەکەین، بەڵام لەسەر چۆنەڵە لەسەر ڕیتمە کۆنەکەی خۆمان ئەو نوێگەریانە چین کە لە تەکنیکی لە شڕێکی لە تەکنیکی وەرزشکردن ئێستا هەیە. بەخۆی مەسەرەن کە وەرزش بەر بڵاوە بە شێوەیەکی گشتی یەکەم جار دەگەڕێتەوە سەر بارودۆخی کەسەکە و تەندروستی کەسەکە بە پێی گەشەپێدانی مرۆیی بە پێی جەستەی مرۆیی چەند ینی بەرەو پێش دەچی کە دەزانم مرۆڤ چەند تەندروستە چەند ناتەندروستە چەند شتی هەیە چەند شتی نییە. تەکنەلۆژیاش بە پێی ئەوە بەرەو پێش دەچی ینی کەسەکان مەسەن بۆ نمونە بابرین زۆربەیان نەخۆشن دەبێ ئەمە تدریب لەسەر ئەو شتانە بکەی کە کەسەکان چەندیان نەخۆشن چەندیان ساغن بۆ نمونە کەسێکی تەندروست دەینین چەندی توانا هەیە کە ڕزیم بکە چەندی توانا هەیە کە وەرزش بکە. هەندێک کەسمان هەیە وەرزش حەز دەکەن زیاتر ئیسیفادە دەکەن لەوەی کە ڕزیمەکە بکەن هەندێک کەسیش بە ڕێزیمەکە زیاتر ئیسیفادە دەکەن لە وەرزشەکە بەپێی ئەو تەکنەلۆژیانە دەبیێت و بەپێی شوێنی خۆت و بەپێی کەش و هەوای خۆت و بەپێی تەندروستی جەستەی خۆت پرۆگرامی خۆت دابنێ هەر کەسە و لە وڵاتی خۆی لە جێستەی خۆی لە شتی خۆی لە کەش و هەوای خۆی بۆ نمونە ئێستا کەش و هەوایەکەمان بابرین ئێمە باش نییە و خواردنی ئاسیاویەکان خواردنێکی زۆر زۆر بەخۆتە ینی کاربۆهیدرات و پرۆتینی زۆر زۆرە ئێمە دەبی وەرزشێکدا بنین کە کالۆری پرۆتینی زۆر زۆر تر سرف واتە بریبان ئێستا ئەم پێشکەوتنە ئەومان بۆ دەرەخات با بڵین شوێنی جوگرافیایی کەسەکە کاریگەری هەیە لەسەر ئەو جۆرە وەرزشانەی کە ئەیکا ئەوانەی کە لە کەنار دەریان خواردنی دەریایەکان ئەخۆن زیاتر ڕەنگە پێویستیان بە جۆرە وەرزشێکی تر بێت ئێمە پێویستیمان بە جۆرە وەرزشێکی ترە بەڵێ ئەکید ئەوان پێویستیان با بڵین ئەوروپیەکان و ئاسیاویەکان چونکە خواردنەکەیان کاربی زۆرترە و کاربۆهیدرات و ینی چەوری و شەکری زۆرترە پێویستیان بە وەرزشکردنێکی زیاتر هەیە بەڵام ئەوروپیەکان چونکە ئەوان نەوا فێربوونە کە خواردنەکی کەم دەخۆن پێویستیان بە وەرزشکردنێکی وەسەط هەیە بۆ نمونە کاتێک ئاسیاویەکان دەبین ئەوروپیەکان وەرزش دەکەن حەز دەکەن بەو جۆرە وەرزش بکەن بەڵام نە ئەوە لە بۆوان کافی نییە دەبی ئەوان دووقاتی ئەوان وەرزش بکەن لەبەر ئەوەی خواردنیان جیاوازە
تەندروستیان جیاوازە بەرگری جەستەیان جیاوازە یان مەسەن بۆ نمونە ئەمن کەسێکم ماسوولکەکانم زۆر بەهێزن دەبی تاقەی خۆم زیاتر سرف بکەم کەسێک هەیە ماسوولکەی زۆر لاواز دەبی بە هێواش تەمرین بکە هەتا ماسوولکەی دەگری ئەو جە سەبر پرۆگرامیکەی خۆی بەخۆتر بکە زۆر باشە ئێستا کێشەیەکی دیکەش هەیە بۆ ئێوەی ڕاهێنەری وەرزشی زۆر ئێستا باسی وەرزشکردن ئەکرێت لە کەناڵەکان لە سوۆسیال میدیا بە بەردەوام یەکێک حەزەکە بێتە ناو بوارەکە و دەستکا بە وەرزشکردن تا چەندە ئەمە گرنگە کە لە هەر تەمەنێکا دەست پێ بکەی درەنگ نییە و بۆ ئێوە ئەستەمەکەی چییە ئەو کاتە سەرەتا بۆ دەستپێکردنی هەر کەسێک لە هەر تەمەنێک بی هیچ کێشە نیە بەڵام چەند بچووکتر بی زووتر ئیسیفادە دەکە ئەوە یەک لە بۆ ئەو ڕاهێنەرانە کە قوڕسترین شت ئەوەیە کە تەمەنێکی زۆری هەیە و دەربارەی وەرزشیش زۆر کەم دەزانی ئەو ستێپەشی زۆر ناخۆشە دەبی سەرەتا فێری بکەی وەرزش چیە ئەزانی بۆ بەریبان ئەو پرسیارەکەم چکە ئێستا کاچی تا قاعی جێمەکانەوە ئەبینی خانمانی بەتەمەنی زۆری تایە لە 50 ساڵ بەرەو سەرەوە ڕەنگە ئێستا چاوەڕوانی ئەوە بکات بە 2 مانگ بە 3 مانگ کێشی دابەزێ بۆیە ئەمێ زۆر زیاتر زانیاری بی لەسەرەوە چەند بیرۆکێکی هەڵە هەیە لە دەستپێکردنی وەرزش بۆ نمونە کەسێک دێک کێشی زیاد کرێ با بڵێن بۆ نمونە تەمەنی 30 ساڵە ئەتۆ 30 ساڵە خواردن دەخۆی 30 ساڵە دەخەوی ناتوانی بی بە 3 مانگ هەموو سیستەمی جسمت بگۆڕی و شکلی جسمت بگۆڕی ئەوە کاتی دەوێت چەند شێوەی جسمت گۆڕابی ئەوەندە کاتت زیاتر پێویستە یەک لە بیرۆکەکان ئەوەیە کە مەسەلەن اختیارات بۆ ڕاهێنەرەکە دادنێ دەرێت دەبێت تۆ جەستەی من ئاوا لێ بکەیت بۆ نمونە سەرەوەم ئاوابی خوارم ئاوابی ئەوە یەکەم بیرۆکەی هەڵەیە دووەم بیرۆکەی هەڵە ئەوەیە دەری ئەمن ناتوانم خواردنی خۆم بگۆڕم ئەوە بیرۆکەرچی هەڵەیە چونکە ئەتر دەستت بە شتێکی نوێ کرد دەبی باشە ئەمن ئێستا ماسوولکەکانی بەشی دەرەوەم دەجوڵێنم دەبی لە ناوەوەش کە خۆم بجوڵێنم چونکە معیدەی خۆم بەتاڵکە مەسەرەن سیستەمی خواردنم بگۆڕم کاربۆهیدراتم کەم میوەکان زیاتر بکەم چون ئەتوباری دەستەی دەرەوە دەگۆڕی دەبی هەمان لە ماسوولکەکانیشدا بیگۆڕی سێمیش هەڵا کە ئەوەیە مەسەرەن کاتت بۆ دادنێ دەڵێ دەمەوێت لەو ماوەیە کاتا ئەمن بەو شێوەیەم لێبێ ئەوە ناکرێت چونکە لەوانەیە ئەتوو بە 2 مانگ سیستم دەسمت زۆر بگۆڕە لەوانەیە هی من 6 مانگ پێویستبی کەمەڵە بیرۆکەی هەڵە ئەوەیە و لە بۆمە قڕسترینەکان ئەوەیە کە کاتمان لە بۆ دیاری دەکەن و پێمان دەڵێن دەبی بەو شێوەیە بین و پاشان ئەگەر بەو شێوەیە دەرنەچوو ئەتوو ینی حەز لە تەمرینەکە کەم دەبتە والی دێک کە واز دەینی نابێ بەو بیرۆکەیانە بێ دەبی بیرۆکەکە وادا بنێ بڵێ چەند ینی گەیشتمێ هەر ئەوەندە کاتی خۆم هەیە دەگەیشت دەبی خۆت تەسلیمی مدەڕیبەکە بکەی خۆت تەسلیمی ڕاهێنەرەکە بکەی ئەو دسمی تو دەبینی ئەو شێوازی تو دەبینی بە خۆت ڕاستە حەز دەکەی با بڵێن جوان بە حەز دەکەی بەژنت درێژبی هەرچێکبی ئەو لە توانای خۆت دانیە شێوەی جسمی خۆت و قەباری خۆت چۆن نیویست دەبی بۆ شێوەیە بڕۆی باشە شتێکی ترمان هەیە کە ئێستا باسی ئەومان کرد وتمان ڕۆژ بە ڕۆژ هەموو شتێک بەرەو پێشەوەچێ لەگەڵ بەرەو پێشچوونی ژیان ڕەنگە نەخۆشی جیاوازیش هەبێت ڕەنگە ساڵانی 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش نەخۆشیەک ناتوانین نایبنێ نەخۆشی چونکە نەخۆشی نیە ناڕێکی لە لەش کە ئەویش سیلۆلیتە خانمان زۆر بەدەستیەوە ئەناڵێنن و لە ڕان و لە سمت و ئەوانە دروست دەبێت ئایا ئەم پێشکەوتنە کە ئێستا لە وەرزش هەیە ئەتوانێت چارەسەری سیلۆلیت بکات چکە بە چارەسەری پزیشکی چارەسەرێکی پزیشکی وای نییە چارەسەری پزیشکی هەیە بەڵام 125 ئەویش کە مەسەرەن بۆ نمونە ئەتوت سەوری دەتاوێنیەوە باشە ئەو ماسوولکەی ئەو شوێنێت نەرمە کە ئەتوت سەوریەکە تاواندەوە دووبارە دروستی دەکاتەوە چونکە ئازەڵەکە ماسوولکەی هەندێک جێ هەیە مردووە ماسوولکە هەندێک جێش هەیە زۆر زایفە دەبێت تۆ چی بکەیت دەبی وەرزش بکەی وەزنی پێ بدەی هەتا ماسوولکەکە بە قوت بی خۆی بگری ئەوجا دووبارە ناگەڕێتەوە سەر خۆی ئەگەریژنا هەر دووبارە دەگەڕێتەوە سەر خۆی یەکەم ستێپ کە ئەوەیە خانمان بۆ ماوەیەکی زۆر خۆیان ئێهمال دەکەن پاشان کە زیاد لە حەدی خۆیان هەستیان پێکرد ئەوجا تەکیدم زۆر دڵنیام ئافرەت زۆر بەهەستا دڵنیاشم لەوەی کە یەک زەڕە کێشی وەزنی زیاد بکە هەستی پێ دەکە بەڵام ئێهمالی دەکات لەبەر هەندێک شت هەندێکیان ناتوانن بارودۆخی ژیانیان وایە بەڵام هەندێکیان ئێهمالن هەندێک حەز دەکە هەر لەسەر ئەوەی خۆی ببینێتەوە هەندێک کەس دەوروبەری پێی دەڵێن نائەت و احتیاجی زۆر جوانی باشی نا باشنی جوانیشنی ئەگەر هیچ سەوریەک سیلۆلیتێک لە لەشت نەبوو هەر پێویست بە وەرزشکردنە چونکە دروست دەبی بەپێی تەمەن ماسوولکەکان نەرم و خاوتر دەبن و سیلۆلیتەکان و چەوری و خێ زیاتر دەکات
دەبێت بەپی تەمەەن ئاگاداری خۆت بێ و بەشداری لە وەرزش بکەیت. زۆر باشە. شتێکی دیکە هەیە خواردن. ئێستا باسیوەت کردوت من لە دەرەوە ماسوولکەکانم گرنگی پێم لە ناوەش ئەبێ ئەو خواردنە گرنگی بە جستە لە ژوورشەوە لە ژوور شاتوانین بڵین کۆمەڵە ماسوولکەی دیکە هەیە کە دڵ یەکێکە لە ماسوولکە هەرە بەهێزەکان. چی بکەین کە بتوانین لەگەڵ وەرزشکردنە خواردنێکی باش بەکاربهێنین و سوودیشی لێ وەربگرین. یەکەم جار پێش هەموو خواردنێک میوە لە هەمویان گرنگترە میوە. و خواردنە منش لە منیەکان بۆ نمونە شۆربە یان سوپ ئەو سوپانی کە بۆ خۆت دروست دەکەی نەک ئەوانی کە دەیکڕیت چونکە ئەوان مەسەرەن پرۆتین و کاربۆهیدرات و هەندێک نیشاستەی تێدایە دەبێت بۆ خۆت سوپ دروست بکەی ینی خواردنە من شلەمەنیەکان و میوە بەگشتی تەندروستێکی زۆر باشی هەیە چونکە هەمووی میوەکان بای خۆی شەکری تێدایە کەمێک میوەش هەیە چەوری تێدایە بەتایبەتی کۆمەڵە میوەک هەیە کە بە پەلکەوە دەتوانی بیان خۆی بۆ نمونە پرتەقاڵ و لیمۆ دەتوانی کەمێک پەلکەکەی لە عسارە بدەی بیکێ شەربەتە هەرچەندە تاڵیشە بەس هەم چەوری تێدایە هەم شەکریشی تێدایە ئەوەندە چاورێکی تەدروست و شەکرێکی تەندروست ئەوەندە شەکرا کە لیمە میوەکاندا هەیە لە بۆمە بەسە یعنی بەشی دەستەمان دەکا کە ڕۆژانە پێی ینی بەڕێوە بچین بەڵام ئەگەر ئێمەش چایەکمان خوارد دوم بڵاک شەکرمان تێکرد و کە میوەکیشت خوارد شەکرا یعنی ئەوە زیاد دەکا دەستەش حمولی ئەوە ناکە سیلۆلیت زیاد دەکە. باش دەستەکانە خۆش بەبێریبان حەتەم کاتەکەمان هەرەوە نەبوو لەگەڵ بۆ هیوایی کە بتوانین جارێکی دیکە لەسەر ئەوەی کە سێتەکان چۆن بێت هەرسێتی هەر ڕاهێنانێک بە شێوەیەک چۆن بێت و ئایا زیادی کردو یاخودنا ئەوەش ئەتوان لێرەوە بە بینەرانمان گەرانتیەوە بدەم کە جارێکی دیکەشەتکەینەوە بە میوان بۆی کە بزانن ئەو سێتانە چین باشترینی ئەو ڕاهێنانانە چین کە ئێستا هەیە. من سپاس دەکەم ئەم بەیانیە لەگەڵ ماڵ ڕاهێنەری لە شڕێکی لە ستودیۆ بەرێمی زۆر سپاس خۆشحاڵم. دێنە سەر بابەتێکی هوەریش کە هوەرمەند و مەقامبێژێکی دیاری دەڤری گەرمیان دەنگێکی گەرمیانیانەی ڕەسەنی مەقامی ئای و ئەڵاوێسی و خاوکەر دەچڕێت کە خاوەنی هەشتا ئاوازی تایبەت بە خۆیەتی بەڵام ئێستا وازی لە کاری هوەری هێناوە سەرقاڵی ئاژەڵداریە. ڕەمەزان گەرمیانی ئەڵێت کە هوەر و مەقام و بەستە لە خوێنمایە پێم خۆش نییە واسی لێ بێنم بەڵام لەو قۆناغە ژیان بواری نەداوم کە لەسەر کارە هوەریەکانم بەردەوام لە پێدەشتم و خەیاڵیشم لە کۆڕی دەف و نایەکە دەدەی دەست بنەرە بناگوێت گەرمیانی ئیستا کاتی ئایەکە ئەچمەوە بۆ لادێ دەکەم کاری وەرزێری چی لێ ژیانی شارکەم کە من تێدا بێکار بم ژیانی شارم ناوێ بەسەر خەڵکی دابار بم. دوای ساڵانێکی زۆر لە کاری هوەری 7 ساڵە شاری بەجێهێشتووە و ڕووی کردوێتە دەشت و دەر و دەست بە ئاژەڵداری کردووە. مەقام بێژە دیارەکەی گەرمیان لە هوەر وەڕەس نەبووە بەڵکو بۆ بژێوی و دوورکەوتنەوە لە جەنجاڵی شار ئاژەڵداری هەڵبژاردووە. جاسام کاسمار یاریای وای پەنامای کەفتان زانی مای خەوەرایی بمرم لای لێژ نەفتایی لەبەرەوەی کەوام ئەحتیاج نەبین دەستمان کورد بوو ئەم ئیشە مەڵبژاردە لە کوردەواری خۆمانە ئەو کاتەی کاری هوەری من داهێنەر بوو بەڵامی تر وازم لەو کاری هاورد ئیسە بوومە بە بەرهێنەر خوانەی بڕێ ئەوە بوو هۆکارەکە کە زیاتر من ئەینا کاری هوەری شتێکی زۆر خۆشە ئیسەیش لە ناخمایە لە دڵمایە لە خوێنمایە بەڵام ژیان بوارمی نەدا بەداخەوە ئەو گوندەی کە ئاوەدانی کردوێتەوە جگە لە ماڵەکەی خۆی هیچ ماڵێکی تێدا نییە بۆیە تا ئێستا هیچ ناوێکی لە گوندەکەی نەناوە. خانووەکەی نزیکە لە گوندی قەرەتامۆر لە سونری سەنگاو
ڕەمەزان گەرمیانی هێندە هۆگری بەرخ و مەڕەکانی بووە دڵی نایەت بیان فرۆشێت و سەر لە نوێ بگەڕێتەوە بۆ نێو شار هەندێک کە سەڵێ وشکە ساڵێ بۆ ئازنایەنی کاکە بۆ خۆت بیفرۆشێن کە قەنەعەت بکە منەم حیوانانە زۆر شیرین لە دڵمە هەروە گۆترەکاری نییە زۆر بە زەحمەت نامەتەیەکەوە وە زۆری شیرینن لە دڵما لەبەر ئەوەی جارێ ئەمەیە هەر لەگەڵ یا بژیم زام زەمان دنیا بەرەو چۆمانە با چۆنە بێ ئیشەڵا خوا گەورەی ئیشەڵا خوش ڕەحمەکات پاشیردانی ئەو بەرخانەی کە توانای شیر خواردنیان نییە لەلایەن دایکیانەوە ئەو کات دەگەڕێتەوە و پشوویەک وەردەگرێت هاوڕێ مۆسیقیەکانی شاری هاتوون بۆ سەردانی و چاوەڕوانی گەڕانەوەی مەقامبێژە گەرمیانەکە دەکەن دوای ئەحواڵپرسین یەکدی بە یادیجاری جاران کۆپلەیەک لە مەقامی سێگا دەچڕێت ڕەمەزان گەرمیانی لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە مەقامبێژە و زیاد لە 80 ئاوازی داناوە دیار جەمال کوردستان 24 سنووری سەنگاو نزیکەی کاتژمێرێک پێکەوە بووین بۆ هیوای کە لەو ماوەیە ئێمە توانی بێتمان کۆمەڵێک بابەتی بە سوودمان بە ئێوە گەیاند بێت کە ببێتە هۆی ئەوەی کە ژیانێکی دروست تەندروست بخۆتان دەستە بەر بخەن بۆ هیوای کە هەمیشە لەش ساق بن وە تەندروست بن ئەوە پرۆگرامی ئەمڕۆژ بە کۆتایی ئەگەیەنی وە تا بەگەیشتنەوەیکی دیکە هەر شاد بن و هەڵتانەوە